سڵاتان لێبێ بەڕێزان من ڕێباز عەلی لە شاری بەغداوە لەگەڵ بەڕێز ئەلبرۆس کۆتراشێف باڵیۆزی رووسیا لە عێراق هەفبەیڤینێکی تایبەت دەکەین سەبارەت بە پەیوەندیەکانی عێراق لەگەڵ رووسیا پەیوەندیەکانی رووسیا لەگەڵ هەرێمی کوردستان ئەوە بەرهێنانەی کە لە رووسیا لە عێراق و لە هەرێمی کوردستان دەیکات و بە شێوەیەکی گشتی ڕووداوەکانی ئەم دواییەی کە لە جیهاندا ڕوودەدات و شەڕی رووسیا دژی ئۆکرانیا ئەمانە چەند بابەتێک دەبن کە لەم هەفبەیڤینە تایبەتە گفتوگۆیان لەگەڵدا دەکەین. بەڕێز باڵیۆز سوپاس بەو کاتەی بەهێمەت بەخشی. بەخێر بن دۆستانمان لە کەناڵی ڕووداو. خۆشحاڵم کەلانیکەم ئەمە سێم جارە چاوم پێتان دەکەوێت لەو کاتەوە کە هاتوومەتە عێراق. خۆشحاڵم وەڵامی پرسیارەکانتان بدەمەوە بۆ دۆستانی بینەرمان لە کوردستان. بە درێژایی مێژوو رووسیا پەیوەندی باشی هەبووە لەگەڵ عێراق، بەڵام ئەگەر لە پەیوەندیەکانی ئێستا بڕوانی ئەم پەیوەندیانە هێندە گەرم و گوڕنین وەک جاران. پێت وایە ئەوە لەبەر چییە؟ ئەمە پرسیارێکی باشە، بەڵام ڕەنگە پێویست بکات تەنیا ئاراستی رووسیا نەکرێت، بەڵکو ئاراستی عێراقیش بکرێت، چونکە عێراقی ئێستا ئەو عێراقە نییە کە لە ڕابردوودا هەبوو. شتەکان دەگۆڕێن. رووسیاش یەکێتی سۆڤێتی جاران نییە. سەرەڕایەوەش ڕەشبینانە لەم بابەتە ناڕوانم، بەڵکو گەشبینانە دەڵێم سەرڕای هەموو گۆڕانکاریە مێژوویەکان و ڕەوشیاڵۆزی ناوچەکە و هەموو کێشانەی تووشی عێراق بوون و تووشی رووسیا بوون، هێشتا دوو وڵاتی دۆستین و پەیوەندی نزیکمان هەیە، جگە لە هەبوونی گفتوگۆی سیاسی پێشکەوت و هاوسۆزی. چ شتێک وای کردووە ئێستا پەیوەندیەکان جیاواز بن لە ڕوانگەی ئێوەوە؟ ئەم بابەتە زۆر هەڵدەگرێ. پێویستە پسپۆڕان و کەسانی ئەکادیمی لەسەر مێز گەنگەشیان بابەتە بکەن، بەڵام بە کورتی دەڵێم هۆکارەوەیە سەردەمەکە گۆڕاوە. پێشتر یەکێتی سۆڤێت هەبوو، کۆماری عێراقیش حکومڕانی دیکەی هەبوو. ئێستا رووسیای فیدڕال هەیە، کۆماری عێراقیش هەیە، بەڵام بە هەبوونی بارودۆخێکی زۆر جیاواز لە ناو وڵاتەکەدا و سیستەمێکی سیاسی جیاواز لەگەڵ بارودۆخی جیاوازی هەرێمایەتی. بەگشتی بارودۆخەکە لە جیهاندا جیاوازە، بەڵام سەرەڕای ئەمانش ئەو پەیوەندیانە لە بیر ناکەین کە لە ڕابردوودا هەمان بوون. ئەو بناغەیە هەمانە لە پەیوەندیە کۆنەکانەوە بە میرات بۆمان ماوەتەوە، وا دەکا ئەمڕۆ هەست بە ئاسوودەیی بکەین. بەپێی ئەو ژمارانەی لە بەردەستمدان بەهای وەبەرهێنانی رووسیا لە عێراق دەگاتە 13 ملیارد دۆلار، ئەگەر داتاکە هەڵەیەت کە بۆم ڕاست بکەرەوە. بە خۆشحاڵیەوە بۆت ڕاست دەکەمەوە، ڕێژەکە زۆرترە. زۆر باشە. کەمێک زۆرترە. باشە، ژمارەکە چەندە و ڕێژەی چەندی ئەو بەرهێنانە لە هەرێمی کوردستان دەکرێت و چەندی لە ناوچەکانی دیکەی عێراقە؟ بە گوێرەی داتای ئێمە ڕێژەی وەبەرهێنان بەهاکەی 14 ملیارد دۆلارە، کەواتە نزیکە لەو ژمارەی تو ئاماژەت پێکرد. زۆربەی وەبەرهێنانەکە لە پرۆژەکانماندایە لە باشووری عێراق، بەشێکیشی لە کوردستانە. بەداخەوە ژمارەی دروستم لەلانە بەهۆی ئەم چەند هەفتە ئاڵۆزەوە، چ پەیوەست بە ڕەوشی پرۆسەی سیاسی لە عێراق یان پەیوەست بە ڕەوشی ئۆکراینە. ئەمە وای کردووە بە دوادا چوونمان بۆ پەیوەندی ئابوووریەکانمان لەگەڵ عێراق کەمێک خستبێتە لاوە، بەڵام پێم وایە وەبەرهێنانمان لە کوردستان لانیکەم 2 ملیارد دۆلارە. 2 ملیارد. دەزانی بە دیاریکراوی لە چ بوارێکدایە؟ نەوت و گازە یاخود کەرتەکانی دیکەش؟ نزیکەی هەمووی لە کەرتی نەوت و گازدایە، هەم لە کوردستان هەم لە بەشەکانی دیکەی عێراق. بەداخەوە وەبەرهێنانمان لە کەرتەکانی دیکە کەمە، بەڵام کار دەکەین بۆ ئەوەی زۆرتری بکەین. هەندێک بیرۆکە و پلانی هاوبەشمان هەن، ئەگەر بەباشی بچنە پێش ڕێژەی وەبەرهێنان زیاد دەکات. دەتوانی باسی ئەو بیرۆکانەمان بۆ بکەی؟
چ بوارێکی دیکە هەیە کە سەرنجی ئەوەی ڕاکێشابێ بۆ وەبەرهێنان لە عێراق؟ لە ڕاستیدا دەتوانین باسی هەموو بوارەکانی پیشەسازی بکەین لە عێراق. کێشەکەوەیە ئەم ڕەوشەی ئێستا عێراقی تێکەوتووە زۆر هاندەر نییە بۆ ڕاکێشانی سەرنجی و بەرهێنانی بیانی. ئەمە سەنگی سەرەکیە کە دەبێت مامەڵەی لەگەڵ بکەین. ئەوە جگە لە کێشەکانی دیکە کە ئەوانیش پێویستیان بە سەرنجی حکوومەت و بایەخپێدانیانە. بەڵام وەک پێشتر گوتم خاڵی سەرەکی ئەوەیە ئیرادەی سیاسی باشمان هەیە بۆ ئەو کارە. لەبارەی بابەتی دیکەش وەکو دۆخی بازار، ڕێژەیاڵ و گۆڕ و بانک و ئەو گەماڕۆیانەی لەسەر رووسیا دانراون بابەت گەلێکن دەتوانین کاریان لەسەر بکەین. کاتێک دەڵێی ڕەوشی عێراق هاندەر نییە بۆ بەرهێنان بەبەستت چییە بە دیاریکراوی؟ پێشەموو شتێک ڕەوشی ئەمنی شتێکی زانراوە کە هەر بۆ بەرهێنەرێکی بیانی کە هەوڵ دەدا لە هەر کەرتێکدا پارەکەی بخاتەوە بەرهێنانەوە، ئەوە لە بەرچاو دەگرێت کە 120 بۆ 125 داهاتی وە بەرهێنانەکەی بۆ دابینکردنی ئاسایش دەڕوات. ئەوە زۆر زۆرە. ئەی ڕەوشی سیاسی لە عێراق ئایا کاریگەری هەیە لەسەر ڕاکێشانی وەبەرهێنان بۆ عێراق؟ مەبەستت ڕەوشی سیاسی عێراقە؟ بەڵێ لە عێراق. ئەگەر بەڕاشکاوی قسە بکەم ناتواندرێ ڕەوشی سیاسی بە وشەیەک باس بکرێ. بێگومان ڕەوشی سیاسی ناوخۆی عێراق بەم هەموو ناسەقامگیریەوە وەک دەزاندرێ دوای هەموو هەڵبژاردنێک کێشەی پێکەنانی حکوومەت هەیە. ئەمە هاندەر نییە. لە لایەکی دیکەشەوە وەکو گوتم ئێمە لە عێراق قەس دەکەین ژنگەیەکی دۆستانە هەیە. باسی ڕێکخراوەتی لۆرسیەکان ناکەم کە هەموو خەڵکی جیهان بەدەستیانەوە دەناڵێنێت بە خەڵکی عێراقیشەوە. ئەگەر باسی کۆمەڵگەی عێراقی و دەوڵەتی عێراق و حکوومەتی عێراق بکەین ئێمە بە گڕوتینین بۆ هاوەهەنگیکردن لەگەڵیان و بەدەستێنانی پشگیری ئەوان بۆ کارکردنمان لە عێراق. هیچ داتایەکتان لەبەردەستە کە چەند کۆمپانیا و چەند هاوڵاتی رووسی لە عێراق و هەرێمی کوردستان کار دەکەن؟ Well, if we speak about big companies, there are 3 big companies in ئەگەر باسی کۆمپانیا گەورەکان بکەین، 3 کۆمپانیا گەورەمان لە باشووری عێراق کار دەکەن. لۆکۆیل، گازپرۆم نەفت و باشنەفت. چەند سەد کەسێکمان لە هەریەک لەو کۆمپانیایانە کار دەکەن وەک باسم کرد. ئەگەر ڕەوشی ئەمنی ئەم وڵاتە لە بەرچاو بگرین ئەم ژمارەیە زۆر گەورەیە. ئەوە نمونەیەکی باشە بۆ ئیرادەی ڕژدمان بۆ کارکردن لە وڵاتە و بەرەو پێشبردننی هاواهەنگی دوولایەنەمان. من هیوادارم ئەم ژمارەیە زیاد بکات نەک بە پێچەوانەوە. سەردەم یەکێتی سۆڤێت هەزاران هاوڵاتیمان لێرە بوون. هێشتا زۆر شتەن بیریان لێ بکەینەوە و زۆر کار هەن ئەنجام بدرێن. قەبارەی بازرگانی نێوان رووسیا و عێراق چەندە؟ بەداخەوە قەبارەی بازرگانی زۆر کەمە، بە تایبەتی لە دوای بڵاوبوونەوەی کۆرۆنا. تەنانەت شایانیەوە نیە لەم گفتوگۆیەدا باس بکرێت. بازرگانی ڕاستەوخۆ زۆر نییە. کار دەکەین بۆ زیادکردنی. عێراق ئارەزوو دەکا کەلوپەل لە رووسیا بکڕێت و کەلوپەلی شەناردە بکات بۆ رووسیا. ئەمە دەبێت پێش هەمووان بازرگانان کاری لەسەر بکەن. ئێمە وەکو دەستەیەکی حکومی وەک باڵیۆزی رووسیا وەک وەزارەتی کاروباری دەرەوەی رووسیا ئامادەین کە هاندەر بین. بەڵام پێویستە سەرەتا بازرگانان قسەی خۆیان هەبێت. ئێستا ئێمە لە گفتوگۆداین لەگەڵ بازرگانانی هەردوولا بۆ کارکردن لەسەر ئەم بابەتە. بەڵام تاوەکو ئێستا ڕێژەی بازرگانی زۆر کەمە.
Up to now, the figures we have are very small. ئایا پێش کۆرۆناش کەم بوو؟ It was not so moderate, but with the corona it became very moderate. هێندە کەم نەبوو بەڵام لەگەڵ هاتنی کۆرۆنا زۆر کەم بووەوە. Exports to Russia, بۆ نمونە ڕێژەی هەناردی عراق بۆ رووسیا بۆ ڕێژەیەکی زۆر کەم دابەزی. very small levels. So now when ئێستا بازرگانیەکە زۆرتر هاتنی کەلوپەلی رووسیا بۆ عێراق. goods coming to Iraq. دڵنیام ئاگاداری بڕیاری دادگای فیدرالی عراقی کە یاسای نەوتوگازی هەرێمی کوردستانی ڕەت کردەوە. بڕیارەکە ڕوبەڕووی ڕەخنەبووەوە لەلایەن کورد و هەروەها هاوپەیمانێتی سوننەکانیشەوە. ئەم بڕیارە چۆن کاریگەری دەبێت لەسەر کاری کۆمپانیا ڕووسیەکان لە هەرێمی کوردستان، بە تایبەتی ئەو کۆمپانیانەی لە بواری پیشەسازی نەوت و گازدا کار دەکەن. شتێک کە هیچ باڵیۆزێک نایەوێت گەنگەشەکردنی یاسا نێوخۆیەکان و بڕیاردانە لەسەر باشی و خراپیان. بۆ ئێمە شتێکی پێشبینی نەکراوە بوو. تاوەکو ئێستا هیچ کارگەریکی لەسەر کارکردنی کۆمپانیاکانمان نەبووە لە عێراق، چونکە بە سادەیی هێشتا جێبەجێ نەکراوە. ئەو مافێکی سەروەری حکوومەتی عێراقە مامەڵە لەگەڵ ئەم بژارەدا بکات. هیوادارم بەو جۆرەی کە کاری لەسەر دەکەن زیان بەخش نەبێت، بەڵکو بە پێچەوانەوە سوودی بۆ هەمووان هەبێ. ئەو ئاواتی ئێمەیە. لەبارەی دەرەنجامی کرداریش وەک باسم کرد هێشتا زووە باسی بکەین. ناوەندی ئاڵوگۆڕی هەواڵگیری کە رووسیا، عێراق، ئێران و سووریاش تێیدا ئەندامن، ئایا هێشتا ئەو ناوەندە لە کارکردندایە؟ هەروە رووسیا چ ئەرکێکی هەیە لەو ناوەندەدا بۆ ئەوەی زانیاری هەواڵگری بۆ ئەو وڵاتانەی ئەندامن لە سەنتەرەکەدا دابین بکات؟ Well, this center is working. I've visited it twice after my arrival to Iraq. ئەو ناوەندە لە کاردایە و لەو کاتەوەی هاتوومەتە عێراق دوو جار سەردانم کردووە. Protocol visit. جاری یەکەم تەنیا سەردانێکی پرۆتۆکۆلی بوو. جاری دووەم لەوێ کۆبوونەوەم هەبوو لەگەڵ ڕاوێژکار یاسایشی نیشتیمانی بەڕێز عەرەجی. لەوێ گوێمان لە راپۆرتی هەموو وەفدەکان گرت. هاوڕابووین کە ناوەندێکی زۆر باشە و زۆر گرنگە بۆ ئاسایشی نیشتیمانی و ڕوبەڕووبوونەوەی داعش، بۆیە دەبێ ئەو ناوەندە بەردەوام بێت لە کارکردن. تەنانەت پسپۆڕانیش لەوێ باسی ئەوەیان کرد. لەبەرەوەی داعش هێشتا ماوە لە وڵاتە و لە وڵاتانی دیکەی جیهانیش. هەبوونی ناوەندی لەم جۆرە زۆر گرنگە. هەروەها ئەنجامی کارکردنی ناوەندەکەش زۆر ئەرێنیە، کەواتە بۆ لێ نەگەڕین کارەکەیان بکەن. ئەی بەرپرسە ڕووسیەکان ئەوانەی لەو ناوەندەدا کار دەکەن چی دەکەن بۆ یارمەتیدانی وڵاتانی ناوچەکە لە ڕووی ئاسایش و شەڕی دژی تیرۆرەوە؟ ئێستا دەتوانین تەنیا باسی وڵاتانە بکەین کە ئەندامن لە ناوەندەکە. هەڵوێستی وڵاتانی دیکە نازانم، کە گوتم وڵاتانی دیکە مەبەستم ئەوەیە داعش هەڕەشەیەکی یاوبەشە بۆ هەمووان. بۆ نمونە دەزانین داعش لە ئەفغانستان هەیە کە مەترسیە تەنانەت بۆ سەر تاڵیبانیش. داعش لە ئەفریقا هەیە کە شانۆیەکی نوێ بۆ چالاکیەکانی. داعش لە نێمچە دورگەی عەرەبی و چەند ناوچەیەکی دیکەش هەیە. لەو ڕەوە ئێمە وەک رووسیا بۆ چالاکی دژە تیرۆر ئامادەین هاو ئاهەنگی لەگەڵ هەموو لایەنێک بکەین لە جیهاندا. جام کارە لەو ناوەندەی بەغدا دەکرێت یان نا نازانم. پێم وایە پێویستە ئەم پرسیارە لە هەموو وڵاتانی ئەندام لە ناوەندەکە بکرێت. تاوەکو ئێستا ئەم بابەتە لەسەر هیچ مێزێک گەنگەشە نەکراوە. تۆ یەکەم کەسیت کە ئاماژەی بۆ بکەی، ڕەنگە کارێکی باشت کردبێ. باشە. هیچ خواستێک هەیە بۆ فراوانکردن و بانگێشکردنی وڵاتانی دیکە بۆ نێو ناوەندەکە؟ As I told you, if anybody comes with such an initiative, it can be looked through. وەکو گوتم هەر کەسێک بەم دەست پێشخەریەوە بێت دەتواندرێ لێ بڕواندرێ.
بە لەبەرچاوگرتنی هەڵوێستی هەموو ئەندامەکان. من وەکو باڵیۆزی رووسیا هیچ کێشەیەک لەوەدا نابینم، بەڵام من بەرپرسی دەستگای هەواڵگری نیم. با ئەوان لەسەرم بابەتە قسەی خۆیان بکەن. تاوەکو ئەم کاتە هەمویان وەک تیمێکی گەورە لە ژینگەیەکی زۆر دۆستانەدا کار دەکەن، لەبەرەوە ئەنجامی کارەکەیان باش و ئەرێنیە و داهاتوویان گەشە. مەبەستت چییە ئەنجامی کارەکەیان باش و ئەرێنیە؟ هیچ شتێکی بەرجەستە هەیە کە بتوانین بە مەیدانی بیبینین لە کارەکەیاندا؟ پێم وایە هەمومان دەتوانین ببینین هەرچەندە داعش هەوڵ دەدا بگەڕێتەوە شکست دەهێنێت. ئەوەش بەشێکی بەهۆی کاری ناوەندی زانیاری هەواڵگری بەغدایە. دواتر دەگەڕێمەوە سەرباسی داعش. ئێستا دەمەوێت پرسیار بکەم لەبارەی هەوڵەکانی حکوومەتەکەتان بۆ بنیادنانی ناوەندێکی کولتوری لێرە لە بەغدا. ئایا هیچ پلانێک هەیە بۆ بنیادنانی ناوەندێکی هاوشێوە، ناوەندێکی کولتوری لە هەولێر یاخود لە هەرێمی کوردستان؟ بەداخەوە پلانی بنیادنان یان کردنەوەی ناوەندی کولتوریم لە بەغدا نەبیستووە. ئەگەر پلانی لەو جۆرە هەبێ بە خۆشحاڵیەوە پشتگیری دەکەم. ئێستا لەبەر هۆکاری ئەمنی باڵیۆزخانەکەمان لە شوێنێکی لەم جۆرەیە کە وەک دەیبینی لە بارودۆخێکی تونند و تۆڵداین. ئەگەر بتوانین باڵیۆزخانەکەمان بگوازینەوە بۆ شوێنێکی نوێ بە جۆرێ گەورەتر و ئاسوودەتر دەبێت. ئەو دەتوانین بە جۆرێ گەورەتر و ئاسوودەتر بێ، ئەو دەتوانین لە بنکەی باڵیۆزخانە نوێیەکەمان ناوەندی کولتوریش بکەینەوە. ئەگەر ئەو کارە بکەین کە کارێکی سروشتی هەر باڵیۆزخانەیەکە، دەتواندرێ بە ناوەندی کولتوری یان بەشی کولتوری باڵیۆزخانە ناو ببرێ. ئەو بەشە سەر بەو ئەرکە دیپلۆماتیە دەبێ کە مامەڵە لەگەڵ پێشخستنی هاوئاهەنگی کولتوری دەکات. لەبارەی هەولێریش ئێمە تاکو ئێستا پلانمان نییە ناوەندی کولتوری بکەینەوە. ڕەنگە لە داهاتوودا بپەرژێنە سەر ئەم بابەتە. لەوێ کۆنسوڵخانەمان هەیە. ساڵانێکی زۆر لەمەوبەر کاتێک بڕیاریکردنەوەی کۆنسوڵخانەماندا لە هەولێر، ئەو کاتە ئێمە بەڵێنمان بە مام جەلالدا خوا لێی خۆش بێت کە ناوەندێکی کولتوری لە سلێمانی بکەینەوە. تا ئێستا نەمان کردوێتەوە، کەواتە ئەگەر ئەو ناوەندە بکەینەوە پێم وایە لە سلێمانی دەیکەینەوە. هێشتا پلانتان هەیە بیکەنەوە؟ دەزانی من ئەندامی ئەو شاندە ڕووسیا بووم کە ئەو بەڵێنەیدا لە ساڵی 2004 یان 2005. لەو کاتەوە هەست بە بەرپرسیارەتی دەکەم. هەرچەندە بەڵێنی من نەبوو، بەڵام بە ئامادەبوونی من بەڵێنەکە درا. با چاوەڕێ بین، ئێمە پەیوەندی کولتوری باشمان لەگەڵ عێراقەیە. ئەوەش بەشێکی بەهۆی چالاکیەکانی سەردەمی یەکێتی سۆڤیەتەوەیە لەلایەن هەردوو لاوە. لەو ڕۆوە میراتێکی باشمان بۆ بەجێماوە. هەرچی زووتر بۆمان بڕەخسێ لە ڕووی ئەرکە دیپلۆماسیەکەمان لە عێراق کە بتوانین زۆرتر ڕووبکەینە بابەتی کولتوری دەیکەین. کورسی خوێندنتان هەیە بۆ خوێندکارانی عێراق بۆ ئەوەی لە زانکۆکانی رووسیا بخوێنن؟ Yes, sure. We have budget places. بە دڵنیاییەوە بودجەی تایبەتمان هەیە بۆ خوێندکارانی زۆربەی وڵاتانی جیهان. ئەگەر باسی عێراق بکەین، نزیکەی 220 کورسی خوێندنمان هەیە، جگە لە 35 کورسی بۆ کوردستانی عێراق. هێشتا ئەوە بەردەوامە؟ ئەو پرۆژەیە هێشتا لە کاردایە؟ بەڵێ بەردەوامە. ئێمە وەک یەک وڵاتی یەکگرتوو لە عێراق دەڕوانین.
پرۆژەکە بۆ هەموو عێراقە، بەڵام بۆی هەمووان دڵنیابن دەڵێین ئەمە پشکی عێراقە. لەم پشکە ئەم ڕێژەیە بەشی کوردستانە. بەم جۆرە هەولێر و بەغدا هەردوو لە ڕەزامەند دەبن. پلانتان هەیە ئەو ژمارەیە زیاتر بکەن؟ من پێم وایە ئەو ژمارەیە بە شێوەیەکی خۆڕەسک زیاد دەکات، چونکە ژمارەی دانیشتوانی عێراق لە زیادبووندایە و پێویستە مامەڵەی لەگەڵ بکەین. کوردستان دەیەوێت لە ڕێگەی کەرتی تایبەتەوە چەند بەنداوێک دروست بکات. 4 لە بەنداوە گەورەکانی کوردستان لەلایەن کۆمپانیاکانی یەکێتی سۆڤیێتەوە بنیادنراون. هیچ پلانێک هەیە کۆمپانیاکانی رووسیا بەنداوی نوێ لە هەرێمی کوردستان دروست بکەن؟ بەداخەوە هیچ لە بەنداو نازانم، بەگشتی دەزانم بیرۆکە هەن بۆ پێشخستنی هاوەهەنگیمان لە بواری ئاودا. ئەم بابەتە لە کۆبوونەوەی مانگی ئابی نێوان هەردوو حکوومەت لە مۆسکۆ گەنگەشەکرا. ئایا سەرکەوتوو بوون لە بەرەو پێشبردننی بیرۆکەکەیان نا؟ زانیاریم نییە بەداخەوە. بەهەرحاڵ ئەم بابەتە لە ئارادایە. پشت بە هەردوو لا دەبەستێت کە بەرەو پێشی ببەن بەم جۆرە یان بەو جۆرە، بە خێرایی یان بە هێواشی. بەڵام هاوڕام لەگەڵت کە ئەم بابەتە زۆر گرنگە بۆ عێراق. با باسی ڕەوشی سیاسی عێراق بکەین. ڕەوشی سیاسی لە عێراق چۆن دەبینی، بە تایبەتی دوای هەڵبژارنەکانی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو؟ باشە، وەک هەموو وڵاتیانی عێراق، وڵاتانی دراوسێ، وڵاتانی دیکەش، وەک هەموو ئەندامانی دیکەی شاندە دیپلۆماتیەکان، چاوەڕێی پێکهێنانی حکوومەتی نوێم. چاوەڕێین بزانین چۆن پێک بدێت. هیوادارین پێکهێنانی حکوومەت زۆر درێژە نەکێشێت. هیچ شتێک هەیە کە حکوومەتی ئێوە بیکات بۆ یارمەتیدانی عێراقیەکان بۆ ئەوەی بگەنە دۆخێک کە بتوانن حکوومەتێکی نوێ پێک بهێنن؟ Frankly speaking, Iraqis are not in the position of ئەگەر ڕاشکاو بووم عێراقیەکان لە پێکەیەکدانین کە داوای یارمەتی لە هیچ لایەنێک بکەن. لایەنە سەرەکیەکانی نێو پرۆسەکە زۆر باش دەزانن چۆن دەکرێ و چاستەنگێکیان دێتە پێش. پرسیارەکە هەرگیزەوە نییە کەسێک بێت و بۆ عێراقیەکانی ڕوون بکاتەوە کە بە خێرایی پێویستیان بە پێکهێنانی حکوومەتە و چۆن ئەو حکوومەتە پێک بێنن. لەم ڕۆ پێویست ناکات ئێمە هیچ بکەین. وەک باسم کرد، ئێمە دەستوەر نادەینە کاروبارینەوە خۆی. پێکهێنانی حکوومەت پێویستە بڕیارێکی خاوەن سەروەری خەڵکی عێراق بێ. بەڵام ئەوەی ئێمە وەک هاوڕێ دەیکەین چاومان لەسەر ڕووداوەکان دەبێت. چاودێری هەموو شتێک دەکەین. شرۆڤەی هەموو شتێک دەکەین. قسە لەگەڵ هەموو لایەنەکان دەکەین و بۆچوونی خۆمان دەخەینە ڕوو. هەڵوێستی ئێمە ئەوەیە تاوەکو پێکهێنانی حکوومەت درێژە بکێشێت، چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتی و ئابوووریەکان بۆ عێراقیەکان قورستر دەبێ، تاوەکو خێراتر بێ باشترە. بەڵام دیسان دێڵێمەوە بڕیارەکە پێویستە لەلایەن عێراقیەکانەوە بدرێ، چونکە گرنگە حکوومەت بەهێز و پتە بێ، ئەگەر وانە بێ باش نابێ. لەبارەی دەستێوەردان، لافپەیوینێکی ئەم دوایانەدا ئاماژەت بەوە کردووە کە نیگەرانی دەستێوەردانی لە عێراق. دەتوانی باسی بکەیت کە نیگەرانی چ جۆرە دەستێوەردانێکی لە عێراق؟ مەبەستت کام هەفپەیوینەیە؟ ئەوەی چەند ڕۆژێک لەمەوبەر؟ بەڵێ. باش دەزاندرا کە عێراق بەتەنیا نییە. وڵات گەلێک هەن کە ڕۆڵی گرنگ دەگێڕن لەو ڕووداوانەی لێرە ڕوودەدەن. بە شێوەی سەرەکیش ئێران و ئەمریکان. بەڵام جگە لەوان
وڵاتانی دیکەشن. لە ڕاستیدا دراوسەکانی عێراق لە جیهانی عەرەبی لەگەڵ تورکیا هەموویان ڕۆڵی خۆیان لە ڕووداوەکانی عێراقدا دەگێڕن. بەشێکی لەبەرەوەیە وڵاتانە بایەخ بە بەرژەوەندی خۆیان دەدەن لە وڵاتە و لە ناوچەکەش بەگشتی. بەڵام بەشێکیشی لەبەرەوەیە کە عێراقیەکان ناتوانن کێشەکانی خۆیان چارەسەر بکەن. پەنا بۆ یاریزانی دەرەکی دەبن بۆ پشتگیری و نێوبژیوانی. من بە پێویستی نازانم باڵیۆزی رووسیا بۆ خەڵکی عێراقی ڕوون بکاتەوە ئەمە چۆن ڕوودەدا. دەبێ من لە عێراقیەکان بپرسم چۆن ڕوودەدا و هەستیان چۆنە. باوەڕی پتەوی ئێمە ئەوەیە دەستێوەردان لە پێناو دەستێوەردان باش نییە، بەڵام هەندێک جار دەکرێت ئەرێنی بێ. چۆن دەکرێت ئەرێنی بێت؟ لە ڕووی مێژوویەوە هەندێک دەستێوەردان لە دەوڵەتی هاوپەیمان یارمەتی دەربووە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. من نامەوێت بچمە قوڵای ئەم بابەتە بۆەوەی لە عێراق دوور نەکەوینەوە. وەکو گوتم، ئێمە ئامادەین یارمەتی عێراق بە بیرۆکە و بۆچوونەکانمان بدەین ئەگەر بیانەوێت. بەڵام ئێمە بەنیاز نین دەستوەرد بدەین ئەم بابەتانەوە. هەمیشە دەڵێم خۆشحاڵم کە چاودێری چۆنیەتی پێکهێنانی حکوومەتی عێراق دەکەم. ئەمە بەرپرسیارەتی منە و ڕاپۆرتەکەت دەگەیەن حکوومەتەکەم، بەڵام پێویست ناکات هیچ بکەم پەیوەست بە پێکهێنانی حکوومەتی عێراق. ئەمەرکە بۆ خەڵکی عێراق جێدەهێڵین. ئەی چ دەستێوەردانێکی ئەمریکا و ئێران نیگەرانت دەکات؟ نیگەرانین لەوەی ئەو دوو وڵاتە عێراق وەک مەیدانی پێکدادان بەکاربهێنن. دەتوانم بڵێم تاوەکو ئێستا هەردوو لا بەرژەوەندیان لەوەدایە عێراق سەقامگیر بێ، چونکە عێراقی ناسەقامگیر نە لە بەرژەوەندی ئێرانەوە نە لە بەرژەوەندی ئەمریکادایە. بەڵام لە کۆتاییدا ئەوان دوو وڵاتی دەرەکین لە عێراق. ئەگەر ڕۆڵی گەورە ببینن لە عێراق، مانای ئەوەیە ڕۆڵی عێراق لە چارەسەرکردنی کێشەکانی خۆیدا زۆر گەورە نییە. لەبەرەوەیە دەڵێم لە درێژخایەندا پشگیری ڕۆڵی ڕادەبەدر ناکەین لە کاروباری نێوخۆی عێراق. وەکو گوتم، هەوڵ نادەم کەس تۆمەتبار بکە بە پێچەوانەوە. وەک دەبینی واشنتن و تاران دانەوەی عێراق لەم کێشەی پێکهێنانی حکوومەتە بێتە دەرەوە و تەواو ببێ. ڕەنگە بۆچوونی جیاوازیان نەبێت لەسەر چۆنەتی پێکهێنانی حکوومەت. بەڵام لەم بارودۆخەی ئێستادا بەرژەوەندیان لەوەدانی عێراق بکەنە مەیدانی شەڕی نێوانیان. بەڵام کێ دەزانێ؟ باش دەزاندرێ واشنتن و تاران هەرچەندە پەیوەندی دیپلۆماسیان نییە، بەڵام هێشتا پەیوەندیان لە نێواندا هەر هەیە. ئەو پەیوەندیانە بە زۆری گرژن، کێشەی گەورەشیان لە نێواندا هەیە. کەواتە ئەگەر شتێک ڕووبدات و دۆخەکە تێک بچێ، چەندین وڵاتی دیکە کە هیچ پەیوەندیان بە کێشەکانی نێوان ئەمریکا و ئێرانەوە نییە دەبێ ئەوانیش باجەکەی بدەن. هەڵوێستی رووسیا چییە لەبارەی گفتوگۆکانی نێوان ئەمریکا و ئێران لەسەر ڕێکەوتنی ئەتۆمی؟ ئەوە چۆن کاریگەری لەسەر ڕەوشی عێراق دەبێت؟ لە ڤێننا پشگیری گفتوگۆ دەکەین و ڕۆڵی نێوبژیوانمان هەیە کە زۆر گرنگە. لانی کەم تاوەکو سەرهەڵدانی قەیرانی ئۆکراینە هەموو لایەنەکان سوپاسگوزاری رووسیا بوو. با باسی مژارە گەورەکە بکەین، کێشەی نێوان رووسیا و ئۆکراینە. ئامانجی ئەم لەشکرکێشیەی هێزەکانی رووسیا چییە بۆ سەر ئۆکراینە؟ درامایەکی گەورەیە بۆ ئێمە، لەبەرەوەی ئۆکراینە دەوڵەتێکی برایانە و دۆستە بۆ خەڵکی رووسیا.
لە ڕاستیدا ڕووسی و ئۆکراینی سەر بە یەک گەلن. لە ڕووی مێژوویەوە هەمان ڕەچەڵەکمان هەیە. ئۆکراینە وەک وڵات، رووسیا وەک وڵات و بێلاڕووس وەک وڵات دروست بوون بەهۆی چەند پرۆسەیەکی مێژوویی و ڕوودا و کە لە سەردەمی دەوڵەتی یەکگرتووی رووسیای دێرین ڕوویاندا. وەکو گوتم، ئێمە هەمان بنەچەمان هەیە و بە نزیکەی هەمومان بە یەک زمان قسە دەکەین، بە چەند جیاوازیەکەوە، بەڵام بە هەر حاڵ رووسی و ئۆکراینی وەک گروپی ئیتنیکی هەمان ئاینیان هەیە. ساڵی 2014 کاتێک کودەتایان کرد، حکوومەتی کیێڤیان سەرەو بن کرد، حکوومەتی خۆیان پێکێنا. ئەو ساتە بوو کە نەک تەنیا ئانارکی لە کیێڤ سەری هەڵدا، بەڵکو ئەو ساتەش بوو کە هێزێکی سیاسی تونداژۆ، شۆڤینیست و نازی لە ئۆکراینیا دەسەڵاتی گرتە دەست. یەکەم شت کە کردیان کە شتێکی زۆر گەمژانە بوو، بەڵام زۆر سوور بوون لەسەری. زمانی رووسیان قەدەغە کرد لە ئۆکراینە. ئۆکراینە هەمیشە دوو زمان بووە. لەو کاتەوەی سربەخۆی بەدەستێناوە، دوو زمانی تێدا بووە، رووسی و ئۆکراینی. تۆکو کوردێک لە عێراق ڕەنگە لێم تێبگەی بیهێنە بەرچاوت. عێراق حکوومەتێک لە بەغدا دەسەڵات بگرێتە دەست و بڕیارێک دەرکات. ئێوە ئێستا نیگەرانن لە بڕیاری پەیوەست بە نەوت. تۆ بیهێنە بەرچاوت کەسێک بێتە سەردەسەڵات لە بەغدا و زمانی کوردی قەدەغە بکات. زمانی کوردی لە هەموو عێراق قەدەغە بکات، نەک تەنیا لە بەغدا و بەسڕە کە هێشتا خراپە، بەڵکو لە کوردستانیش قەدەغەی بکات. لە ئۆکراینە شتی وا ڕوویداوە؟ ساڵی 2014 ئەوە ڕوویدا. پێم گوتی ئەو بەشەی ئۆکراینە هەرگیز ئۆکراینی نەبووە. ئەو بەشەی ئۆکراینە 370 ساڵ بەشێک بوو لە رووسیا و بە زمانی ڕووسی پارا و قسە دەکەن. بەشێکی دیکە 200 ساڵ بەشێک بۆ لە رووسیا. ئێستا ئەوان ڕێگەیان پێ نادرێ بە ڕووسی قسە بکەن. لەو بەشانەی ئۆکراینە کەس ناتوانێت بە زمانی ڕووسی قسە بکات؟ بە فەرمی قەدەغەیان کردووە. سزاکە چی بوو؟ لە زانکۆ، قوتابخانە و میدیاکان قەدەغە کرا. ئەوە پرسیارەکەیە. هەتا خەڵکی ڕۆژهەڵاتیش. ئایا رووسیا هەوڵی دا بە دانوستاندن بە گفتوگۆ ئەم کێشەیە لەگەڵ حکوومەتی کیێڤ چارەسەر بکات بۆ ئەوەی بارودۆخەکە ئاسان بکات بۆ ئەو رووسیانەی لەو بەشانەی ئۆکراینە دەژین؟ دانیشتوانی ڕۆژهەڵاتی ئۆکراینە پێشتر ناڕەزاییان دەربڕی، دژایەتی ئەو کودەتایان کرد. دژی ئەو یاسا گەمژەیە. ئەو یاسا گەمژەی بەسەریاندا سەپێندرا، بەرپەرچیان دایەوە. ئێوە لە عێراقن. عێراق وڵاتی ناڕەزایی دەربڕینە، خەڵک خۆپشاندان دەکەن، شتێکی ئاساییە. لە ئۆکرایناش خۆپشاندان ئاسایی بوو بەر لەوەی ئەم مافیایە بێتە سەردەسەڵات. ئەو مافیایە بە خۆپشاندان هاتە سەردەسەڵات. خۆپشاندانیان کرد بە قسەی خۆیان لە دژی ئەنجامی نایاسایی هەڵبژاردن. بە خۆپشاندان دەسەڵاتیشان گرتە دەست. دوایەوە هەر کەسێک خۆپشاندانیان بەرامبەر بکات، هێزی سەربازی لە دژی بەکاردێن. سوپای ئۆکراینە نێردرایە سەر خۆپشاندەرە. 50,000 سەرباز و تانک و تۆپ. شەڕێکی خوێناویان دەست پێ کرد. بۆیە کاتێک باسی ململانەی ئۆکراینە دەکەین، باسی لەشکرکێشی ڕووسیات کرد. شەڕی ئۆکراینە ساڵی 2015 دەسی پێ کرد. 2014 ساڵی 2014 دەسی پێ کرد و تاوەکو ئەم کاتە بەردەوامە. تەنانەت دوای ئەوەش کە یاخیبوان سوپای ئۆکراینیان تێک شکاند و لە ڕۆژهەڵاتی ئۆکراینە کردیان نەدەرەوە، تەنانەت دوای ئەوەش کە رووسیا بڕیاریدا دەست لە دۆخەکە وەربدا، هێزەکان بڕیاریاندا ئاگربەست واژۆ بکەن و دەست بە پرۆسەی سیاسی بکەن. کاتێک ئێمە لەگەڵ ئەڵمانیا و فەرەنسا بڕیارماندا دەست بکەین بە گفتوگۆکانی نۆرماندی،
کە رووسیا، فەڕەنسا، ئەڵمانیا و ئۆکراینیا بەشدار بوون بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکانی مینسک، ڕێکەوتنەکانی مینسک لە نێوان دۆنباس و کیێڤ بە نێوبژیوانی رووسیا یان بە چاودێری رووسیا. ئێمە بەشێک نین لەو ڕێکەوتنانە. سەرڕای ئەوەی هەموو ئەم شتانەکرا بۆ گەیشتنە چارەسەرێکی سیاسی. کیێڤ هیچ هەنگاوی نەنا، بەڵکو بەردەوام بوو لە گوشاری سەربازی لەسەر ڕۆژهەڵاتی ئۆکراینە. دۆنباس ئەو گوشارە بەردەوام بوو تا ساتی کۆتایی. پێشەوەی ئەم ڕووداوانە دەست پێ بکەن، ئێمە داتای ڕوونمان هەبوو کە دەسەڵاتی کیێڤ هەوڵی لەشکرکێشی دەدا بۆ سەربەشەکانی ڕۆژهەڵاتی ئۆکراینە. هەموو شتێکیان ئامادە کردبوو بۆ ئەم مەبەستە. پلانی جنۆسایدیان دانابوو لە دژی خەڵکی ڕۆژهەڵات. ئێمە هۆشداریمان پێدان کە ناتوانن ئەو کارە بکەن. کە هۆشداریمان پێدان، هاواریان لێ هەسا کە رووسیا هەڕەشەمان لێ دەکات. ئەم ڕووداوانە بەم جۆرە دەستیان پێکرد. کاتێک تێگەیشتن لەوەی ڕژێمی کیێڤ بەنیازە چی بکە، بەبێ گوێدان بەوەی چی ڕوودەدا و پشتگیری بەهێزی ڕۆژئاوایان هەیە کە ئەوان پاڵیان پێوە دەنێن لە ڕووی دروستکردنی ململانەیە لەگەڵ رووسیا. دواتر دەبایە شتێک بکەین، ناکرێت تەنیا دابنیشی و سیر بکەی خەڵکەکەت چۆن دەکوژێ. پێویستە شتێک بکەی. لەم ڕۆوە ئەوەی ئێستا دەیکەین لە ئۆکراینە کردارێکی ناچاریە. ئێمە هیچ بژاردەیەکی دیکەمان نەبوو، هیچ شوێنگرەوەیەکی دیکەمان نەبوو، بە دوای شوێنگرەوە دەگەڕین. ئەی ڕێگەی دیپلۆماسی؟ دیپلۆماسیانە کاری سەختمان کرد. هەوڵماندا لەگەڵ ئۆکراینە قسە بکەین، شکستمان هێنا. قسەمان لەگەڵەوانە کرد کە لە پشتیانن لە ڕۆژاوا گوێیان نەگرت. بە پێچەوانەوە دەستیان کرد بە دروستکردنی پرۆپاگەندە لە دژمان و دروستکردنی گوشاری سیاسی و سەربازی. مەبەستت ئەمریکایە؟ ئەمریکا، بەریتانیا، تا ڕادەیەکیش فەڕەنسا، بە شێوەی سەرەکی ئەمریکا. لەگەڵ ئەو هەموو گەمارۆیانەی ئێستا لەسەر رووسیا دانراون، رووسیا تاوەکو کوێ دەیەوێت بەردەوام بێت؟ ئایا رووسیا دەتوانێت بەرگەی ئەو هەموو گوشارانە بگرێ لەلایەن جیهانەوە؟ گەمارۆکان لەسەر رووسیا دانران وەک پژگیری بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی ئۆکراینە لە ساڵی 2014. گەمارۆکان لەسەر رووسیا دانران بەرامبەر گوێگرتن لە خواستی کریمیا بۆ چوونە نێو رووسیا. بەڵام ئەم سزایانە جیاوازن. نەخێر، ئەم گەمارۆیانە قورستر نین؟ دەزانی جیاوازیەکە ئەوەیە، لە ڕاستیدا هیچ جیاوازیەک نییە. ڕۆژاوە بە دوای ئەوەیە دەرفەتی نوێی بۆ بڕەخسێ بۆ سەپاندنی گەمارۆ. گەمارۆی نوێ دەسەپێنێ و ژیانمان ئاڵۆستر دەکات، بەڵام بە هیچ شێوەیەک ژیانمان ئاڵۆستر نابێ لە چاو ساڵی 2014 کاتێک بۆ یەکەم جار تووشی ئەم دۆخە بووین. ئێستا لێ ڕاهاتوون. سیاسیەکانی رووسیا، ئەوانەی ئەندامی پەرلەمانن یان بەرپرسی حکومین، بۆ ئەوان شانازیە گەمارۆیان لەسەر بێ. ئەگەر لە لیستی سزاکاندا نەبن، ڕەنگە کەسێک گومانیان لێ بکات کە بۆ لە لیستەکە دانین، چونکە هەموو خەڵکی باش لە رووسیا لە لیستی سزاکاندان. ئەو گفتوگویانەی ئێستا لە نێوان رووسیا و ئۆکراینە هەن، پێت وایە دەتوانن ئەنجامێکی بەرجستەیان هەبێت کە وا بکات رووسیا ئۆپەراسیۆنی سەربازی بوەستێنێت لە ئۆکراینە؟ بێگومان پێم وایە ڕژێمی کیێڤ ناڵێم ڕژێمی ئۆکراینە، چونکە ئێمە ئەو ڕژێمە نابەستینەوە بە دۆستانمان لە ئۆکراینایی دراوسێمە. ئەو ڕژێمەی کیێڤ بە شێوەیەکی بەهێز
پشتقایمە بە پشتگیری سەربازی ڕۆژاوە. لەبەرەم هۆکارە ئەم هەموو دوژمنکاریە بەرامبەر رووسیا دەکەن. هەڕەشە لە ڕۆژهەڵاتی ئۆکراینیا دەکەن، تەنانەت هەڕەشەی بەکارهێنانی بۆمبیش دەکەن لە دژی ئێمە. بەڵام ئەوان زۆر هەڵە بوون. کاتێک ئێمە ناچار کراین ئەم ئۆپەراسیۆنە تایبەتە دەست پێ بکەین لە پێناو پاراستنی بەرژەوەندیمان و پاراستنی براکانمان لە ڕۆژهەڵاتی ئۆکراینە. کاتێک دەستمان پێکرد، ڕژێم ئێستا تووشی بێهیوایەکی گەورە بوو کە کەس لە ڕۆژاوە نەهات بەرگریان لێ بکات. قسەی زۆر دەکەن، دەڵێن چەکتان بۆ دەنێرین، سزای رووسیا دەدەین، ناهێڵگین فڕۆکەکانی رووسیا بفڕن، ئەوە دەکەین و ئەوە دەکەین. بەڵام هێز نانێرن بۆ ئۆکراینە، چونکە ئەوان نانەوێت ڕوبەڕووی رووسیا ببنەوە و بایەخ بەوە نادەن کە لە ئۆکراینە هەیە. ئەوە بە هیوایەکی گەورە بوو بۆ ڕژێمەکە. لەبەرەوە ئەو ڕژێمە لە کۆتاییدا وەڵامی پێشنیازەکەی رووسیای دایەوە بۆ دانوستاندن. پێ دوایە ئەو گفتوگۆیانە ئەنجامیان دەبێت؟ نازانم، کێ دەزانێت چیان لەسەردایە. بەڵام ئایا رووسیا دەیەوێت ئەو دانوستاندنانە ئەنجامیان هەبێت؟ بێگومان نەخێر. ئێمە نامانەوێت ئۆکراینە خاپوور بکەین یان داگیری بکەین. ئێمە تەنیا دەمانەوێت بەرگری لە ئاسایشی نیشتیمانیمان بکەین و بەرگری لە برا ڕووسەکانمان بکەین لە ڕۆژهەڵاتی ئۆکراینە. ئێمە ئەومان دەبێت. تا ئێستا گوێیان لە ئێمە نەدەگرت. ئێستا کە گوێ دەگرن کات تێدەپەڕێت. سەرەتا وا دانرابوو یەکەم جار ڕۆژ یەینی پێکەوە دابنیشین. ڕازی بوون بن، بەڵام نەهاتن. ئۆپەراسیۆنی سەربازیش لەو کاتەدا وەستێنرا بوو. ئەوە تەنیا فێڵکردن بوو. ئێمەش گوتمان لەمە و دوا هەر چەند دانوستاندن ئەنجام بدرێ، ئۆپەراسیۆنی سەربازی ناوەستێنین. پشت بەوە مەبەستن. ئەگەر دەتانەوێت قسە بکەن وەرن، بەڵام تێبگەن کات لە بەرژێوەندی ئێوەدا نییە کاتێک دانوستان دەکەین. ئێمە ڕژدین لەسەر دانوستاندن و چەند داواکاریەکمان هەن لە حکوومەتی ئۆکراینە. ئەم داواکاریانە وەگامانجی ئۆپەراسیۆنە تایبەتەکەمان هەر لە سەرەتاوە ڕاگەیەندران. ئێمە دەڵێین یەکەم پێویستە ئۆکراینە لە چەکدا بماڵرێت. واتە هەموو ئەو چەکانی ڕۆژاوە کە سەقامگیری و ئاسایش رووسیا دەکەنە ئامانج پێویستە نەمێنن. نابێ هیچ پسپۆڕێکی سەربازی ڕۆژاوایی لە ئۆکراینە هەبێ. هیچ گفتوگۆیەکیش نەکرێت لەبارەی ئەندامبوونی ئۆکراینە لە یەکێتی ئەوروپا. پێویستە ئۆکراینە وڵاتێکی بێلایەن بێت. نامانەوێت ئۆکراینە لە ژێر دەستی ناتۆ بێ. ناشمانەوێت لە ژێر دەستی ئێمە بێ. با بێلایەن بێت. ئەوە باشترە بۆ ئۆکراینە. ئەمە داواکاری یەکەم و دووەمی ئێمە بووە. حکوومەتی ئۆکراینە پێویستە واز لە هەموو توخمێکی ڕەگەسپەرستی، تونداژۆیی و نازی بهێنێت کە سوتەمەنی ئەم کێشانن، کە سەرچاوەی هەموو ئەو کێشانن کە هەمانن. هەموو کێشەکانی دیکە لەگەڵ ئۆکراینە وەک کێشەی ئابووری و سیاسی چارەسەرکردنیان زۆر ئاسانە. کەواتە هەمووی پەیوەندی بەوە هەیە شاندی ئۆکراینە چۆن مامەڵە لەگەڵم داواکاریانەمان دەکات. ئێمە ڕژدین لەسەر ئەم داواکاریانە و کڕین و فرۆشتن ناکەین تا باسی نرخ بکەین. پرسیارەکە پەیوەستە بە ئاسایشی نیشتیمانی رووسیا و گاڵتەی پێ ناکرێت. پرسیاری کۆتاییم بەڕێز باڵیۆس. دا پرسیاری دیکە بکەی، کێشەم نییە. زۆر سوپاس دەکەم. مقتەدا سەدر کە دڵنیام دەیناسیت لە تویتێکدا گوتی ئەوەی ڕوودەدات لە نێوان رووسیا و ئۆکراینە یاخود ئەو شەڕێی کە ڕوودەدات لە نێوان ئەو دوو وڵاتەدا لە ناو کەوانەدا تەواو بێسوودە. کاردانەوەی تۆ چییە بۆ ئەو قسەیە؟ هاوڕام لەگەڵی
وەک ڕابەرێکی ئاینی عێراقی و سەرکردەیەکی سیاسی عێراقی. هەڵوێستەکەی هاوسەنگ و زیرەکانەیە. وەک باڵیۆزی ڕووسیا پێی دەڵێم زۆر سوپاس بۆ ئەم هەڵوێستت، هەرچەندە ناتوانین بە تەواوی لەگەڵ تاوڕابین، بەڵام ئێستا بۆ تۆ و بۆ بینەرانیش بە وردی ڕوونی دەکەمەوە بۆ ئەوەی باشتر تێبگەن. کێ دەتوانێت باشتر بۆتان باس بکات؟ نهێنیەکە لە وردەکاریەکاندایە. پێم وایە ئەگەر عێراقیەکان ئەم وردەکاریانیان زانیبان، هەڵوێستیانە سەر ئەم کێشەی ئۆکراینا جیاواز دەبوو. بەڵام هەر ئەوەندەی لێ دەزانن، ئەوەندە دەزانن کە لە ماس میدیا دەیبیسن کە زۆرینەی دژی ڕووسیایە. ئەگەر ئەو هەموو درۆیە لەبەر چاو بگرین کە لە دژی ڕووسیا دەکرێن، هەروەها دژی ئۆپەراسیۆنەکەی لە ئۆکراینا، ئەو کات تێدەگەی کە عێراقیەکان زۆر دۆستانن کە ڕەخنەمان لێ ناگرن. تەنیا بە سادەیی دەڵێن شەڕەکە بێسوودە. من دەڵێم ئەم هەڵوێستەی عێراقیەکان دەری دەخات کە عێراق دەوڵەتی دۆستە بۆ ئێمە و هەڵوێستی ئێمە بەرامبەر عێراق و کاروباری عێراق هەڵوێستێکی باشە و داهاتوویەکی باشمان هەیە. خۆشحاڵم کە باڵیۆزی ڕووسیام لە عێراق. سوپاس بۆ ئەم چاوپێکەوتنەش. زۆر سپاس. زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆش. بەڵێ ئەمە هەفەیڤینێک بوو لەگەڵ بەڕێز ئەلبرۆس کۆتراشێف باڵیۆزی ڕووسیا لە عێراق تا هەفەیڤینێکیکە خواتان لەگەڵ.